لە خەستەخانە دەست ناکەوێتن و لە بازار نەوعیەتەکەی ئەنواعی هەیە نەوعیەتە باشەکەی ئەگاتە سیگەڵا ئەوەش کڕینی ئەو دەرزیە بۆ هەر 20 ڕۆژ جارێکە تۆ 20 ڕۆژ جارێک سیگەڵا بە دەرزی بدەی زۆر زەحمەتە ناتوانانی لەگەڵ ژیان ڕناکەی لەبەر ئەوەی ئەوانە هەموو تووشی نەخۆشی شێرپەنجە بوون شەڕ لەگە بوون و نەبوون ئەکەن لەگەڵ ژیاندا لەبەر ئەوە داوا دەکەم لە سەرۆکی حکوومەت لە سەرۆکی هەرێم بەڕێز هەردوو بەڕێزان کە بتوانن ئەو دەرمانەمان بۆ دابین بکەن چونکە وەزارەتی تەندروستی کتابی کردووە بۆ وەزارەتی دارایی ئەوە 60 ڕۆژە 60 ڕۆژە هەتا ئێستا وەڵام لە وەزارەتی داراییەوە نەدراوەتەوە ئێمە وەکو نوێنەری نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا ئەناڵێنین بە نەبوونی دەرزی پێرتۆزۆماب کە دەرزیەکی بایۆلۆجیە ئەمە ئێمە لە سەرەتایی ساڵەوە ئەناڵێنین بە نەبوونی ئەو دەرزیەوە یای معقولە من وەکو مامۆستایە وەکو هونەرمەندێ هیچ کەرامەتم نەمێنێتەوە هانام بردووە بۆ هەموو شوێنێکەوە معقولە یعنی لە سەرەتایی ساڵەوە ئەو دەرزیە 150 نەخۆش ئەناڵێنن بە نەبوونی ئەو دەرزیە طبعا دەستخۆشی لە نەخۆشخانەی هیواکەین بەڕاستی بە هیچ جۆرێ قسووریان نەکردووە لەگەڵمانە بەڵام ئێمە یعنی بە هیچ جۆرێ هیچ لایەکەوە نایەتە هانامانەوە ئێمە نەخۆشین تازە ئێمە توش بووی ئەم نەخۆشەی ئەمڕۆ لەگەڵتانین خوا ئازانێ بەیانی ئێمە مردوین ماوین ئایا نابێ ینی تکایە وەرە هانامانەوە